بێگومان لایەنی کشتتوکاڵ و لایەنی جوتیاری کە بابەتێکی گرنگە بە کۆڵەکەی ئابووری نیشتیمانی دادەنرێت لە هەر وڵاتێک کە گرنگی بەم لایەنە بدا و خاوەنی خاکێکی پیت بێ. هەرمی کوردستان بەڕاستیتوان بڵم زۆرێک لەو ناوچوو شوێن و دەشت و جێگانی کە هەیەی شیاون بۆ ئەوی کە بەرهەمی کشتتوکاڵی زۆر ناوازە و ئۆرگانیک و سروشتی لێ بەرهەم بهێنرێ، بەڵام بەداخەوە ساڵانە لەگەڵ بۆرزی پێگەشتنی ئەو بەرەبوومانە و دروێنەکردنیدا دەبینین گرفتی ساختکردنەوەی بەرهەمەکانیان لە بازاردا گرفت بۆ زۆرێک لە خێزانەکان دوو جوتیارانە دروستەکە کە لەو ناوچانە ئیش دەکەن. جا بزانین گرفتەکانی ئەوان چییە، دەکرێت چۆن هاوکاریان بن و بە تایبەتیش بە شێوازێک کە نەک تەنها بۆ ناوخۆی هەرێم بەڵکو دەکرێت ئەم جۆرە لە بەرهەمە جوانانی کە هەمانە بتوانرێت بنێرێ بۆ دەروی کوردستان، بۆ خواروی عێراق، بۆ دەرەوەی وڵات، بۆ ئەوکە لایەنێکی مادی گرنگ بۆ جوتیاران دابین بکە. ئەم بابەت و چەندین بابەتی تر باز دەکەین بە میوانداری میوانەکەمان کار ڕاستەوخۆ لەگەڵمان ئامادەیە لە 30 سادقەوە. ئەویش بەڕێز سەرکەوت مححمود نوێنەری جوتیارانی سلێمانیە. سڵای خۆی گەورت لێ بێکا سەرکەوت، ئەم کاتت باش. گەر ئێستا باسێک لە بەروبوومی ئەم ساڵ بکەین ئەتوانین بڵین سپاس بەخوا ئەم ساڵیش بە بەهۆی بوونی بارانەوە بەرەبوومێکی باشمان هەیە. بەناوی خۆی گەورەی میهرەبان دەستخۆشیمێ بۆ ئێوە بۆ بەرنامەکەتان. بەڕاستی مەرج نییە هەر ساڵێک باران زۆر بوو بەرهەم باش بێت. ساڵی وهەیە باران زۆرە بەڵام زیانیشی هەیە، هەموو شتێک ئیجابیات و سلبیاتیشی هەیە. کێشە گرفتەکان چی بوو بۆ جوتیاران؟ وەڵای کێش و گرفتەکان بەڕاستی بە تایبەتی شارە زۆری باران هەموو ساڵ لە پێشی ناوتیانە هەر ساڵێک وشکە شارە زوو سەرپشکە بە تایبەتی گەنم زەرری زۆری کرد بەهۆی زۆری باران و چونکە ئەو زۆری باران وای کرد عەرزە دەمتەڕەکان و عەرزە بەراوەکان گەنمەکانیان سەرکەوتوو نەبوو. بەڕاستیدایە دەخیلە و دەخڵودان و قەلاس و گیا و ئەو شتانە، بەڵام بۆ بەرهەمەکانی تر زۆر خراپ نییە. تەماتە تووشی نەخۆشیەک بوو، ئەویش هەر بەهۆی بارانەوە. ئێمە تەماتێکی باشمان هەیە لە ڕاستیە، ئەو سەرماوشتە لەم دوایە هەڵی کرد زەرری لێداین، بەڵام سوپاسی خواکن ێستاش هەر زۆر خراپ نییە. هەرچەند بێبازاری ڕووی تێکردینەوە، بێبازاری زەربەیدا لە جوتیاری کوردستان. ئێمە هەمیشە وتومانە لە چاو پێکەوتنەکانە گرفتی ئێمە زیاتر بازار و ساختکردنەوەی بەرهەمەکانە. لەسەر ساختکردنەوەی بەرهەمەکان کاک سەرکەوت باست لە تەماتە کرد. لە چەند ڕۆژی ڕابردوودا جوتیاران زۆر گلەی ئەویان دەکرد لە کاتی پێگەشتن وردەوردەوە خەریکە پێگەشتنی تەماتەیە لە پێنجێن و لە شارەزور و شوێنانە. تەماتە هاوردە ئەکرێت لە ئێرانەوە. ئەمە کاریگەری کردوتە سەرەوەی کە بەرهەمەکەی ئێوە ساغ نەبێتەوە، یاخود ئەگەر ساخیش بێتەوە بە نرخێکی زۆر هەرزانە کە ڕەنجی مادووبوونی ئەو ساڵەتان بە جۆرە جۆرەکان وەک ئەو پێویست نییەوە داهاتێکی بۆ چەشنەتان دەست ناکەوێت کە ئێوە بە جۆرە جۆرەکان قازان بکەن کە ساڵێکەوە ماندوو بوون. لە ڕاستیە کاتێک کە بەرهەمی ناخۆ پێگات زۆر جان بەرهەم زۆرە خواست کەمە، کە خواست کەم بوو لە بازارە جوتیار لەو کاتا زەرەرەکات. ئێمە لەبەر ئەوە تا ئێستا یەک حکومەتی مەرکەزی نییە لە عێراقا حکوم کات، دوو حکومەتمانەیە، حکومەتی هەرێم حکومەتێکە بۆ خۆی، حکومەتی عێراقیش حکومەتێکە. من لێت ناشارمە مانگی پێشوو لەگەڵ کاک ئەحمەدی حاجی ڕەشی و لەگەڵ کاک ئەو برادەرێکی لەگەڵایە هین ناوکەم لەبیر چووە چوینە لای وەزیری زراعی عێراقی، یەکێک لەو کێشانەی لەگەڵی باسم کرد، کێشەی سەوزەواتی کوردستان و میوەجاتەکان و شووتی کاڵک تەماتەوانە لە کاتێکا پێگەوتم ئێوە زۆر جار ڕێگەگرن لە جوتیارەکانی کوردستان بەرهەمەکانە بێت بۆ ناوەڕاست و جنوبی عێراق. سەیتەرەی لاوەکیتان هەیە و سەیتەرەی لاوەکیانە زەرەردا لە جوتیار ناڵێ بەرهەمەکان بێ کە بەرهەمەکان زۆر بوو کەڵەکە بوو لە ناوخوا زەرەرمان لێکەوێ. ئەویش جوابی داموتیکە کە ئێمە ئاسانکاریمان کردو زۆر جار بۆتان، بەڵام کاتێک کە بەرهەمەکە تۆزێت بازار پەیاکە لە مەرجەکانی خۆتان و بەرهەمی خارجیەنە ناو کوردستان بەرپرسەکان هەنێ لە بەرپرسەکان من خۆشم ئاگادارم تا حدێک پرسیارشم کرد کاتی خۆی لە بێگەتخان ئەو قسەی هەر کردوتی کاکە من دەسەڵاتم نێم بڕیارێک دەرەکەم و بەڵام دوای من بەرپرسێکە چیە بەترێ لێ هێنێ من دەسەڵاتم نییە. ئەوە زەربەی لێداین و ئەم جارە
کاتێکیش بەرهەم زۆرە ناوەڕاست و جنوبی عێراق لە جنوبی شۆهەرەی هێنن حکوومەتی عێراقی وەک پێویست بەرگری ناکات لە هاوردەی بەرهەمی دەرەکی بۆ ناو کوردستان ئێمە کاتێک سەرکەوتووە بین حکوومەتێکی یەکگرتو یەک دەست و یەک دەنگ و یەک هەڵوێست و یەک بڕیارمانە بێ لەبەرەوە ئەوەش لە عێراقا نێستا حکوومەتی عێراق بەناو حکوومەتە بەڵام حکوومەت نییە چونکە هەرێم حکوومەتێکە ئەو حکوومەتێکە ڕەنگە شیعەش بۆ خۆی لە جنوب بۆ حکوومەتێکی تر بێ حکومێکی تر بکە ئەوانە زەربەی داوە لە جوتیار ئێمە بەڕاستی بێبازاری زەربەی لێداوین ئەم گرفتە هەر ئەم ساڵ هەیەیانەوە تا لە ساڵانی پێشووتریشدا هەبوو ئەوە دووبارە ئەبێتەوە یان وەکو نوێنەری جوتیاران هەوڵتان داوە هیچ یاداشتێک پێشکەش بکەن بە وەزارەتی کشتوکاڵ والله ئێمە وەزارەتی کشتوکاڵی خۆمان زۆر دەسەڵاتدار نییە بەڕاستی من گلەیم زۆرە لە جەنابی وەزیری زراعە من ئەم ساڵ دووجار چوومە تەبەغا 20 مانگی پێشوو لەگەڵ کاک ئەحمەد و دکتۆر غالب بە سەردانێکی وەزیری زراعەمان کرد بە یاوەری پەرلەمانتارێکی سونە من سپاسی مووقیفی ئەو پەرلەمانتارەشەکەم هەوڵێکی باشی دا وەسفێکی باشی زەوی شارەزور و کشتوکاڵی شارەزوری کرد کە ئەوە جێگەی دڵخۆشی بوو من بەڵام کاکە من وەزیر هەر عینی ڕۆژ پێوتمتی داواکەم وەزیرەکەتان با بێت لێرە دانیشتنیە بکەین هەر کاکە هەر پێم وتم بچۆ پیرۆزبایەکی لێ بکە بە بۆنەی دەست بەکاربوونی و 2 ساڵە بێگەرخان خۆی نەچۆتە بەغا بۆ چارەسەری کێشە و گرفتی جوتیاران ئەوە 2 ساڵە من 3 جار چوومەتە بەغا بۆ چارەسەری کێشەی جوتیاران بەڕاستی ئێمە وەزیرەکانمان کەمتەرخە من هەرچەند گلەیم زۆر لێکاڵە تۆ زەم مەکەی کاکە من تۆ وەزیری منیت معنیت پێویستە بچی بەدەم کێشەی جوتیاران و تۆ ئەگەر وەزیر نەبی من ئیشم چییە تەلەفۆن بۆ تۆکەم بەڕاستی وەزیرەکانمان کەمتەرخەمە وەزیری بازرگانیمان هەیە ئەبێ بەردەوام لە هەوڵا بێ و تەنسیقیانە بێ لەگەڵ حکوومەتی مەرکەزیە بۆ ئەوی بتوان چارەسەری گرفتەکانی جوتیاران کەن 7 ساڵە کاکەمال جارێک چووەتە بەغا ئەوەی من ئاگادارم زۆر جار پێشم و تۆ گلەیم لێ کردووە بەڵام ئەو هەرە لە کاکە ئەوەی ئیشی من نییە کاکەی تۆ ئیشی چێ وەزیری بازرگانیت بەڵێ بەرپرسانی دیکە چیەڵێن ینی جەنابەت ئاماژت بۆ کرد کە وەزیری هەرێمت بینیوە کە لەوێ پێت وایە ئەگەر وەزیری هەرێم وەزیری کشتوکاڵ ینی بچێت سەردانی بەغدا بکات ینی کێشەگرتەکەمە زۆر ئەکان چارەسەر بێ یاخود هەمانگیە کرێ و هۆکار چییە بۆ چی ناچن ینی ئەو هەمانگیە بکەن و بۆی کە کێشەگرفتەکان چارەسەر بکە لەوانەشە زۆر ئاسانکاری بێت بۆ وەزارەتی کشتوکاڵ زۆر شتێکیان زۆر شتیان بۆ دابین بکەن بۆ وەزارەتی کشتوکاڵ و بۆ ئێوە بەڕاستی کەم تەرخەمی خۆیانە چونکە من تەنسیق نییە لە بەینی پەرلەمانتارەکانی خۆمان لە بەغاو لەگەڵ وەزیرەکانی خۆمان وەزیرەکانی خۆمان ناچن تەنسیقیان لەگەڵا بکەن ناچن بەدەوێ من هەوڵم دانیشتنێک بکەن کاک ئەحمەد و بێگەرخان یەک ببینن هەرچەند لە پانێڵەکایەکیان بین و هەر مەرحەبایەکیشیان نەکردو لە سلێمانی ئەم حیزبایەتی وای کردووە بەڕاستی ئیشەکانی خۆمان لە بەغا باش ناڕوات لە بەرمان ئەیناگەر کورد بە 6 پەرلەمانتارۆ لە بەغا یەک دەنگ و یەک هەڵوێست بێ وەزیرەکان بچن پەیوەندیان پێ بکەن و گرفتەکانی خۆمان بگێنن باوەڕ بکە پەرلەمانتارەکان ئەوە هەمووی لایەنە بە کاک ئەحمەدەوە بە غالبەوە بە شاخەوان عەبدوڵڵا بە هەرێمی کەمالاغا هەموو شتەکان من بۆیانە نێرم کێشە و گرفتەکان لەسەر فەلاح هەتا ئیسا ئەمان ناچن کاکە دانیشتنی بکەن لەگەڵ پەرلەمانتارەکانی خۆمانە بڵێن کێشە و گرفتەکانمان ئەمێ و ئێوە لە ڕێگەی پەرلەمانە هەڵبدەن چارەسەریکی بکەن ئەو تەنسیقە نییە بەداخەوە ئەم حیزبایەتی وای کردووە گەورەترین کێشەی ئێمە ئەوەیەکەوە لە بەغا ئیشەکانمان لەبەر ناڕوە کاک سەرکەوت ئەو پرسیارە بکەین ئەو بەرهەمەی کە زۆرترین زەرری دا ئەم ساڵە جوتیاران کام جۆرە بەرهەمە بووە و چ بەرهەمێکیشان هەبوو ئەمساڵ زۆر بەپیت بووەوە خواستێکی زۆری لەسەر بووە جیاواز لە ساڵانی پێشووتر واللهی ئێمە بەگشتی کوردستان لە بەرهەما خراپ نییە هەرچەند بەهۆی دەرمانەوە شووتی بە زۆری بەرهەمەکانمان لە بازارە تووشی نەخۆشی ون شووتی تووشی ڕقە بووە دەرمانێک کە هەیە ئەو دەرمانە خۆمرەیەکی پێڵێن ئەو خۆمرە بکرێ بە هەر گەنمێکەوە ساڵی دوایی بەرهەمەکەی ئەگەر بکڕێ بێت تەڕەقال سەرکەوتو نابێ ئێمە دەرمان فرۆشێکی زۆرمانەیە وەک سەیدەلەکان چۆن لە بازارە بێ حساب دەرمانە دەنە خەڵک بە عەلاگە و دەرمان ساقەکەنەوە بەڕاستی دەرمان فرۆشێکی زۆرمانەیە لە کوردستانە حکومەت سەرپەرشتیان ناکە حکومەت ڕێنماییان ناکە دەرمان فرۆشەکان لەوانەیە کۆمەڵێکیان خەڵکی نەخوێنەوەرن دەرمانە دەم بە جوتیارەکان بەکارێن ساڵی دوایی ئەو ئەرزە کە ئەکرێ بە شووتیەکەی ئەداتە ڕقە خۆمرەیەکەیە من کە حەمەکەنیم لە زەراعی سلێمانیە وتی سەیری بەرنامەیەکم کردو ئەو خۆمرە بکرێت بە هەر ئەرزی گەنمێکەوە تا 3 ساڵ ئەو گەنمە ئەو عەرزە تەڕەکاڵ نایەنێ بەڕاستی ئەوانە هەموو هۆکارن هۆکاری تریشمان زۆرە بەرهەمەکان زۆر جار کە شووتیمان هەیە ئەچن ئەو دەرمانێ دەنێ بۆ ئەو شووتێکە زۆر گەورە بکە زوو پێی بگەێنێت ئەوانە هەمووی زەرەری هەیە مسعافاتی هەیە بۆ سەر تەندروستی مرۆڤ
شووتەکە گەورەکە بەڵام کە شووتەکە شکێنی ڕەنگێکی ناشرینی سوور ئاوێکی داوەتەوە بۆ نیەت ناو شووتەکە ئێمە هەمان ئێستا تەماتە شووتی خارمانەیە ئەم پامنێرە ئێوەش لامانە یەک غەرام خۆراکی نادەینێ غەری سەمادێک نەبێکن بە عەرزەکەەوە بەڕاستی باشترین جۆری تەماتە و شووتی و کاڵێکیشمانە سپاسی خواکەین و ئازایی ئێمە نییە ئەوە هەمووی لوتفی خواگیانە و خۆشمان هەوڵ نادەین کاسپێکی خۆمان حرامکەین ئەنا تەماتەمان هەیە بازاری نیە ئێستا سنووقی تەماتە لە بازارە بە 4000 بەڕاستی کرێکارێکێت بە 1500 سنووقێت تەماتە چنێ 2500 مێنێتەوە 500 ڕوا بۆ سنووقەکە 2000 ێڵێتەوە 10 کیلۆ تەماتە 2000ەکە بەشی هیچ ناکە فەلاحێکی بۆ نامێنێتەوە بەڕاستی کاک سەرکەوت سەرنج دابێت ینی هەل لەوەتی هەین حکوومەت و لایەن پەیوەنددارەکان پێچەوانەی وڵاتە پێشکەوتوەکانەوە ینی هەموو تەرکیزێک و هەموو کارکردێکیان لەسەر کەرتی نەوتە و کەرتی وزەیە و ئەگەر ینی ئیحتیمامێکی زۆر بدرایە بە کەرتی کوشت و کاڵ هاوشانی کەرتی نەوت ڕاستە لەوانە داهاتی کەمتر بووایە زۆر ئیسفادەیە کرد هاوکاری جوتیارەکان بکرایە لە پێدانی تۆ لە پێدانی تراکتۆر و زۆر پێداویستی دیکە کە لە ڕابردوودا کە حکوومەتێک دش بە میلەتەکەی بۆ ئاسانکاری کردو جەناب لەوانە بیرێ بێ لە زۆر شتی دیکەی کەرتی کوشت و کاڵی جوتیاردا سەردەمی بەعەز کە بەجۆ لە جۆرەکان کە چەند خراپ بوو بۆ میلەتەکەی بەجۆ لە جۆرەکان کۆمەڵشتی دابین کردووە بۆ جوتیاران لە ڕاستیە ئێمە ئامێر و ئامرازی کشت و کاڵیمان نییە من لەگەڵ جەنابی وەزیری زراعی عێراقیشە کە دەست بەکار بوو ئەم بیستیمانی پێشوە پێم وتم ئێوە فەرقێکی گەورەکەن لە بینی جوتیاری کوردستان و جوتیاری جنوبە بەڕاستی ئێوان سولفیان ئەدەنێ مەکینان ئەدەنێ سەماد و تۆی باشیان ئەدەنێ حکوومەتیان داتێ و هاوکانیان کە بە نرخێکی گونجاو بەڵام حکوومەتی مرکزی ئەو زڵمە لە جوتیاری کوردستانەکە هەم لە وەرگرتنی گەنمەکانمانە 90 کیلۆی مثال لە جوتیاری کوردستان وەرگرتووە لە جنوبە 900 کیلۆی وەرگرتووە کاک ئەحمەد شایەدە لەگەڵ دکتۆر غالبە من هەوێی فەلاحێکم بد هەشت دوانم بوو لای ئێمە 240 کیلۆ گەنمی لێوەرگیرا بەڵام ئەو فەلاحە لە جنوبە 5 تەن و 600 کیلۆ گەنمی لێوەرگیراوە ئێکا کە ئەمە هەر بە تەدریجی بەرنامەیەکە دایان ناوە تۆ وا لێت لە جنوبە حکوومەتی عێراقی گەنمەکە لێوەرناگیری لە کوردستانیشە ئەوەتە حکوومەتی ئەعلانی کردو مایەکە ئەعلانەکە گەنم لە جوتیا وەرەگرینەوە بە چەند وەرەگرنەوە بە 420,000 خەسمە دوای 20,000کە ئەگەر گەنمەکە وتکەی بێت 2 خەسم تا 3 خەسمی هەیەش 24,000 ڕەمە 44,000 کاکە 10,000دا بەکرێ سیارە 5دا بە شۆفڵ 340 لێڵێتەوە ئێستا لە بازارە 340 پارەکەشی نابێ بەقەت یعنی ئەمە دەعم نیە هی فەلاحەکرد حکوومەتی هەرێم ڕەنگە ئیمکانێتی مەحدود و دیاریکراوە بێت ئەوش کۆمپانیەکانە حکوومەت نییە وەرێگرنەوە ئەیکەن بە ئالک و ئەیخەنەوە بازار بەڵام حکوومەتی مرکزی لە ڕووی دانیۆڵۆ بەڕاستی زوڵمێکی گەورە لە جوتیاری کوردستانەکە چونکە ئەو فەرقە زۆرە 90 کیلۆ بۆ 900 کیلۆ زانی چەنە جیاوازەکەی وەزیری زراعی عێراقی بەڵێنی داینێ لە مانگ 11 دعوەتیشم کردووە من میوانداریەکمان بکات بە حزوری کاک ئەحمەد و دکتۆر غال و احتیمالە وەزیری زراعی خۆشمان بانگێش فرێ و کاتە بێت لە کاتی ڤیزیفاڵی هەنارە سەرێکی کوردستان بدا بۆ ئەوەی بە چاوی خۆی ببینێ بەرهەمی کوردستان ببینێ و لە داهاتوە ئاسانکاری بکا بۆمان لە کۆتاییە داواکاری و پێشنیاری ئێوە چییە بۆ باشترکردنی بارودۆخی جوتیاران و زیاتر گرنگیدان بە بەرهەمی ناوخۆ لە بوونی بەڕاد لە بوونی پێداویستی کشت و کاڵی لە پێدانی بەڕاستی قرز بە جوتیاران هەندێک کات لە ساختکردنەوەی ئەو بەرهەمانە لە بازارەکاندا ئەو پێشنیارانەی کە بۆ ئێوە گرنگە و ئەکرێ لایەنی بەرهەمی کشت و کاڵیش دەوڵەمەند بکات من پێشنیارم هیچ نییە بۆ حکوومەت لەبەرەوە ئێمە حکوومەتێکی یەکگرتومان نیە سەر لە کوردستانە حکوومەتی عێراقیش هەمیشە تەنگ و چەڵەمە و کێشەی بۆ جوتیارانی کوردستان و خستۆتە بەردەستمان من داواکاری ئەگەر بم بێ داواکەم حکوومەتی هەرێم بتوانێت ساردخانە دروست بکات لە کوردستانە بۆ ئەوی ئەو بەرهەمانەی زیادن لەم ڕۆژانە کە پێویستە توانای هەڵگرتنیان هەیە جوتیار بچێت لە ساردخانەکانە هەڵی گرێت لە کاتی بازارە بیخاتە بازارەوە ئێمە بە بازارکردنمانوێ بەڕاستی بە بازارکردن زەرورە بۆ ئێمە کاتی خۆی ئێمە شوتیمانە نار بۆ کویت لێرۆمان ناردە بەسرە و لە بەسرەوە تەنسیقمان بوو لەگەڵ جوتیاری بەسرا کاسە بوون شوتەکانە ناردە کۆیت و تەماتی کوردستانە گەیە کۆیت بەڵام ئێستا حکوومەتی عێراقی و ئاسانکاری ناکات لەبەرەوە دوو حکوومەتین هەست کاتێ حکوومەتی عێراقی بوو بە یەک حکوومەتێکی مرکزی دەسەڵاتدار بوو لە هەموو مەرزەکان و حدودەکان و توانی سەیتەرێ بکات و نییە لە هیچ بەرەمێکی خارجی بێتە ناو کوردستان و عێراق ئەو کاتە ئەتوانن ئەمانش من داواشم کرد لە وەزیر هەرچەند
قسەکە گۆڕنداوم کرد لە وەزیری عێراقی تەزدیر بکە ئێمە بەڕاستی وتی ئێمە هەوڵ لە بەرنامەی گەرمی عێراق بە گشتی کوردستانیش تەزدیری دەرۆکەین بۆ ساڵی داهاتوو هەموو جوتیارێک بۆ تەنێک گەنم $100 هاوکاری بکەین و ئەویش لە ڕێگەی کۆمپانیا بتوانین گەرمەکان بنێن من هەنێ پێشنیارم کردو ێستا ناکرێت لەم بەرنامە لە کاتێکی کەمامری خەمە بەردەستیەوە لەبەر کۆتایی قسەکانە ئەگەر کرا لە بەرنمەیەکی ڕاستەخوا حەزیشم کە کاک ئەحمەد بانکەن چونکە وردەکاریمان زۆر کردووە لە بەقا و ڕەنگە خەڵکێکیش پێ نەزانێت بەڵام ئەوە ئەرکی سەرشانی خۆمانە من وەکو جوتیارێک خۆم بە خزمەتکاری بچووکتری مناڵی ئەم هەرێمی کوردستانە زانم ئێتر کابرا هەر لایەن و جێگە و ڕێگە و بیر و بۆچوونێکی هەبێ ئێمە بتوانین لە هەر شوێنەکە خزمەت بکەین بە مناڵێکی ئەم وڵاتی خۆمان ئەوە فەخر و شانازیە بۆ ئێمە ئەوە زۆری گەرەکە و بەرنامە چونکە ئێمە زۆرمان و لای وەزیری زراعی عێراقی و تەجیلیشم کردو بەشێک لە قسەکان هەچی وردەکاریەکانە بیخەین و ئیشەڵا لە داهاتووی کوردستان ڕۆشنە بیرم چونکە ئەم وەزیرە هەم ڕێزێرانێکیشم بۆ کرد من پیرۆزبایەکشم بۆ کرد بردم لەگەڵ خۆما زۆری پێخۆش بوو ئەگەر هاتە کوردستان ئەو کاتە ئاگادارتانەکە و کەناڵەکەی وەش بانگێش دەکەین ئەو کاتە داواکاریەکانی جوتیاران هەموو خەینە بەردەستی و بەڵێنیشی داینەتی ساڵی داهاتوو چارەسەری کێشەی گەنم بە تایبەتی ئەو ڕێژە و ئەو جیاوازیەکەمە زۆرە کە هەیە لە بینی جوتیاری کوردستان و جنوبە ئەوەمان بۆ چارەسەر بکە ئەگەر خوا یارمەتیمان بدە و سەرکەوتوو بین ئەو بەرنامەمان بەدەست مانگ 11 کوردستان لە کاتی ڤیزیفاڵی هەنارە هەوڵە دەین لە ڕێگەی بانگێشت و خوانێک دروست بکەین و کۆمەڵێک جوتیار و خەڵکی شارەزەش بان بکەین پێویستیەکانی کوردستان زیاتر و ورتر بخەینە بەردەستی بۆ ئەوی وەزیر بتوانێت لە ساڵی داهاتووە هاوکاری جوتیاری کوردستان کە تەنها خاڵێک من دڵخۆشم پێی ئەوەیە ئەینا هیچی تر نابینم من لە ئەمڕوا لە کوردستانە چونکە بەڕاستی ئێمە هیچمان نیە بۆ کوێنێریتە دەرۆ زۆر باشە زۆر سپاس دەکەین بۆ هیوایەکە کێشەگرفتەکانتان زۆر بە زووی چارەسەر بکرێت و کەرتی ئێوە کەرتێکی زۆر گرنگە بۆ وڵاتەکەمان دەستان خۆش بە زۆر سپاس دەکەین کاک سەرکەوت مەحموود نوێنەری جوتیارانی سلێمانی لەم تۆرێ لەگەڵماندا